بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین. ئەس نەزیرکادانی جارێکدین گەشت نەفوێن بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنا خەلەکەکا دیش بەرنامەوە بەرنامەی کوردی. وێجاریژی دێ خزمەتا وێن ڕێزدارکەین دۆر ناوونیشانێکی گرنگ ئەوژی ئاین ئەخلاقە. ئەدوی سەردەمیدا هەندی بەحسا ئاینی تێتەکردن، هەند بەحسا ئەخلاق و ڕەوشت و ئاکاری نایەتەکردن. ئەvە دەمێکیدایە کو ئاین خوب پشکەکە زۆرش ئاینی تەکەزێ هەبوونا ئەخلاقان دکەتن ئەتناوە کەسێن باوەڕداردا. ئەڤڕۆ مە پێتڤیەکە زۆر هەیە کو ئەم بەحسا ئەخلاقی بکەین ئەتناوە ئاینیدا، چونکە کەسێن تۆنتڕە و ئاین خەرابی یە پێناسە کری و پشکلێکی نەشرین یە پێشانێ خەلکێکی دای. لەوڕا ئەڤڕۆ مە پێتڤیەکە زۆر هەیە ئەم بەحسا ڕووی ئەخلاقی بکەین و ببێژین کە ئاین هەموو ئەخلاقە. بریتیش ئەخلاقی. البەروێ چەندێ مەدوێتن ئەم چەندین پرسیارە بکەین ئەتناوەی خەلەکێدا و ئاڕاستەی مامۆستایی بکەین بۆچی بەحسا ئەخلاقی دوی سەردەمیدا بهێتەکردن و دیسان گەلێن جیهانی چەوە پێشبڕکێ ئەت ئەخلاقان دادکەن. هەر دیسان عارفین کورد چەوە بەحسا مژارە ئەخلاقی کریە. دیسان چ بهێتەکردن بۆ زڤڕاندنا شکوویە ئەخلاقی بۆ ناوە ژیانەمەیە ڕۆژانەدا. ئەف پرسیارە و چەندین پرسیارندی تر دهێن ئاڕاستەکردن بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق. زۆر بەخێر بێ مامۆستا. مامۆستاوەکەمە بەحس کری یعنی زۆر بەحسە ئاینی تێتەکردن، زۆر گرنگی بەحسا خوودە ئاینی تێتەکردن، بەڵام ئەگەر تەرکیزێ پێخیە سەر گوتارە ئاینی دەبینی هەندی بەحسی خودی ئاینی تێتەکردن، بەحسی عەزەمەت و گرنگی ئاینی تێتەکردن، هەند بەحسا ڕووی ئەخلاقی نایەتەکردن کە ئەف ئەخلاقە بێتە پراکتیزەکردن ئەتناوە کەسێ باوەڕداردا. لەوڕە مەدوێتن بپرسین ئایا بوچی بەحسا ئەخلاقی گرنگە ئەت ئەڤڕوودا ئەم بەحس بکەین؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دەڵێن لە هەر کۆمەڵگەیەکدا باس لە بوارێک زۆر کرا، لەو بوارەدا ئەو شتە ونە نییە، بۆیە زۆر باسی دەکەن. وەکو چۆن دەڵێن هەمیشە هەژارەکان باسی پارە دەکەن. بۆ چونکە پارەیان نییە. کەواتە کاتێکە باسی ئەخلاق لە کۆمەڵگەیەکە ئەبێتە پرسێکی گرنگ، نیشانەی ئەوەیە ئەخلاق بەمانە فراوانەکەی، چونکە لە کۆمەڵگەدا جیاوازیەکیش ناکەن لە نێوان ڕەوشت لەگەڵ ئەخلاق، بمانایەکی تر با بڵم ڕەوشت لەگەڵ ئاکار، چونکە یان بمانە ئیثیک لەگەڵ مۆراڵ، مانە هەمووی شتی جیاوازن، کاری ئێمە نییە بچینە نێو تەفاسیلێکی. بەڵام ئەمانەوێ بڵین قانون هەیە لە هەموو وڵاتێکدا، قانون وەکو بڵێ ئەخلاقێکی نووسراوە، ئەبێ وا بکەی ئەبێ وانەکەی، ئەگەر وانەکەی سزا دەدرێ. ئەخلاق یاسایەکی یان قانونێکی نەنووسراوە، بەڵام لە نێو کۆمەڵگەدا خۆمانەوێت وجدانێدا ڕاستە، لە نێو کۆمەڵگەشدا هەمومان وەکو بڵێ کۆڕایەکمان بۆ دروست بووە کە ئەو مەسئلەیە مەسئلەیەکی ئەخلاقیە. پابەندبوونی من بەو مەسئلەیەوە بەرامبەر بە تۆ، پابەندبوونی ئێمە بەرامبەر بە بینەران مانە پابەندبوونێکی ئەخلاقیە، مافێکی ئەخلاقیە لەسەر خۆمان ئەیکەین بە ئەرک لەو بوارەدا. کەواتە مەبەستمەوە بۆ بڵێم باشترین قسەیەک ئاین ورد لە ئەنجامە کە گوتیان زانستە ئیسلامیەکان، ورد ئاین وای لێهات هەر وەکو زانستێکی لێهات، وەکو زانستی فیزیا، وەکو کیمیا، هەر دێتە خوێندن. لە کاتێکدا ئێمە بزانین خودا کە پێغەمبەران دەنێرێ، هەر بۆ ئەو بوارە دەینێرێ پێیان بڵێ خودا هەیە و زانستەکان ئەوەیە و علومی قورئان و علومی حەدیث و ئەو تەفاسیلە. یا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ فەرمووی ئینەما بوعیثت لیئوتەممە مەکاریم الئەخلاق. لەم قسە گەورە مەزنەی پێغەمبەر درودی خۆی لەسەر زۆر وردەکاری هەیە، فریای هەندێکی دەکەوین. ئینەما بوعیثت لیئوتەممە ئیعتیرافێک هەیە لە لای پێغەمبەر و درودی خۆی لەسەر، بەری پێغەمبەریش بەری محەممەد درودی خۆی لەسەر پێشی محەممەدیش ئەخلاق هەبووە، ئەخلاق هەبوو. کەواتەوە ئەوختن چت گەینی دەمان بێژینێ پێشی ئیسلام بێتن هەمی جەهل و نەزانین و نەفامی بوو. ئەلێرە ڕەنگە لە بوارێک لە بوارەکاندا جەهل و نەفامی هەبوو بێ، بەڵام لە بواری تریشدا پێشکەوتن هەبووە. یعنی ئەوە نییە بڵێ تەنها کۆمەڵگە هەر هەمووی وەکو چۆن دەڵێن کچیان زیندە بە چاڵ دەکرد. خۆ ئەی ئەو هەموو کچە چۆن ماوە ئەگەر هەمووی هات بایە زیندە چاڵکردن، ینی هەموونەی دیاردەک بۆتنەوە دیاردەیەک بۆ هەندێک کردوێتی بە زۆرینە هەر نەیکردووە. بەڵێن ینی دیاردە دزێوەکانی نێو کۆمەڵگا لە هەموو زمانێکدا مادام پێغەمبەران پێشی محەممەد هەبوو لە درودی خۆی لەسەر، ینی ئەخلاق هەبووە. بەڵام گرنگیەکە لە پەیامەکەی پێغەمبەر درودی خۆی لەسەر لەوەیە ئینەما بوعیثت لیئوتەممە، یعنی بۆ ئەوەی تەواوی بکەم،
یعنی بەری من کۆمەڵک ئەخلاقی جوان هەیە منیش دێم تەواوی دەکەم یعنی ئیسلام بەکاری هاتیە ئەخلاق. مامۆستا کە هەندێک ئەخلاقە بەحث بکەتن پێشینگی هەبوون نەبیتن نەواوی کۆمەڵگەهێدا نییە بە بەڵگەی چی تۆ پرسیاری ئەوە بکە بڵێک لەسەر ئەو پرسیاری تۆ بەێ بەری ئەوەی ئیسلام بێ خەڵک گوتوێتی دزی باشە دەسەورەکەی هیچ کۆمەڵگەیەک بەری ئیسلامیش گوتوێتی دزیکردن باشە گوتوێتی پیاو کوشتن باشە نەیگوتووە کەواتە تەمامکردن سەر چییە؟ کەواتە تەمامکردن لەسەر ئەوە دێکە کۆمەلگا چۆن دەڵێ ئەخلاقیش وەکو لیئوتەمیمە مانایەک دەبەخشێ یعنی ئەوە دەبەخشێکە ئەخلاقیش نوێکردنەوەی تێدایە لەگەڵ پێشکەوتنە بۆ یعنی سە تۆ دەبینی هەندێک فڕوفێڵ هەیە ئێستا نائەخلاقیە دەکرێت لەم سەردەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە تەکنەلۆژیا پێشکەوتووە مرۆڤ پێشکەوتنی تەکنۆلۆژی بەکاردێنێ بۆ هەندێک شتی نائەخلاقی کەواتە ئەمەش چی تازە هاتە ئارە ئەمجا بین نەهێڵین تەکنەلۆژیا ببێتە مای ئەوەی کەوا کار و چۆناڵی هەڵسوکەوت و ئاکاری نائەخلاقی بێتە ئارا بێتە سەر باسەکە بۆی پێغەمبەر دوودی خۆی لەسەر ینی خدا ئەگەر وەصفی پێغەمبەرەکەی خۆی بکات لە جاتی وەصفی ئیمانی بکا فەرمی و ئینەکە لەعەلا خولوق عظیم کەواتە مەتحی کردەوە بە ئەخلاق جارێکی تر بۆیە ئێمە ئەمڕۆ قەیرانێکمان هەیە پێی دەگوترێ قەیرانی ئەخلاق باسی ئیسلام زۆر دەکرێ بەس پیادەکردنی ئەخلاقی ئیسلام زۆر بە کەمی دەیبینین بە شێوازە فراوانەکەی ئەوەی کە پێی دەڵێن ئەخلاق 24 یعنی لە 24 سەعاتە ئەخلاق بوونی هەیە 24 سەعاتە ئەخلاق بوونی هەیە لە هەموو هەڵسوکەوت و ڕەفتارێکمانە ئەمە ئەوەیە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی کە هیچێک شایەتمان دێنێ و دەبێ بە مسلمان ئەم ئینسانە ناوەکەی دەگۆڕێ لە بێ باوەڕۆ پێی دەڵێن باوەڕدار پێغەمبەر فەرمووی لەتەجیدونە الناسە ئەو تەجیدونە الناسە معادن ئەم خەڵکە وەکو کانزا و وەکو معدن وایە خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام إذا فقهوا يعني کە دێتە نێو ئاینەوە دێتە نێو باوەڕداریەوە هەندێک شتی تایبەت بە ئاینەکە فێر دەبێ ئەجنا لە ڕابردوودا ئینسانێکی پاکدەست و ئینسانێکی داوێن پاک و دەم پاک بووە هەرواش دەمێنێتەوە جارێکی دیکە کەواتە ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا بۆی پێغەمبەر زۆر جا حەزی دەکرد و عای دەکرد ئەوت اللهم عز الإسلام بأحد العمرين يعني چی یعنی هەستی دەکرد فلان و فلان ئینسانی زۆر باشن و بەری ئەوەی مسلمانیش بن ئەم ئەوڵای پێم خۆشە ئەم نەوع کەسە لە ناو دینەکەی مندا هەبێت ئەوەتە مامۆستا ئەخلاق جەوهرە نەک تەکتیکە ڕاست بە مانایەکی چۆن ئەسکەریەکان دەڵێن استراتیجە نەک تەکتیکە ئەلێرەوە پێغەمبەر درودی خوای لەسەر پێوەرێکی بە ئێمەدا من چوزانم فلانە کەس ئیمانی باشە ئیمان مەسئلەیەکە لە ناخی ئینسانە و ناپێورێ بەڵام پێغەمبەر پێوەرێکی ظاهری بە ئێمەدا فەرمووی ئەکمەل المؤمنین ئیمانەن ئەحسەنهم خولوقا یان ئەحسەنهم ئەخلاقا کەواتە ئەمەش پێوەرێکی زۆر گرنگە کە پێمان دەڵێ باشترین پێوەرێک بۆ ئەوەی کە بڵێن فلانە کەس ئینسانێکی باوەڕدارە ئەبێ ئەخلاقی ڕنگ بداتەوە لە ئاکاریان ڕنگ بداتەوە اینجا ئەم ئاکارە لەسەر شەقامە لە نێو قوتابخانەیە لەگەڵ کاربەندەکانێتی وەکو گوتم 24 سەعاتە بەڵێ بۆچی مامۆستا ناوە جیهانە ئیسلامیدان و ناوە ژیانە دینداریدا دەما بەحسە ئەخلاقی تێتەکردن تەرکیز بۆ ڕەپترێل جانبێ شەهوەتێت هێتە بەحسکردن ڕاستە مامۆستا پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بەێ بە ڕەحمەت بێ دەڵێ یەکێک لەو جیاوازیانی کەوا لە نێوان ئێمە و ئەوروپادا هەیە خەریکە بڵێم ئەو وا دەڵێ لە چۆن دەڵێ باسی ساڵانی تەمەنی و یاداشتەکانی دەڵێ لە لای ئێمە هەر ئەخلاق کە باز دەکرێ خواری ناوکیان بیر دەکەوێت خواری ناوکیان بیر دەکەوێت ئەڵێ لە ئەوروپا سەری ناوکیان بیر دەکەوێت یعنی فەرقەکە چییە فەرقەکە هەز دەکەن لە ئەخلاق لە دڵە ئەخلاق لە فکرە لە هەموو ئەو بابەتانی ئەمە خۆمانەی وان نییە تۆ بڵێ قەیناکە داوێن پیسی کارێکی باشە نا بەس بە بەڵگەی ئەوەی کە گوتم یان یەکێک بڵێن فڵانە کەس بێ ئەخلاقا یەکسەر بیریان بۆەوە دەچێت دەڵێن زینای کردووە بەس پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی لێیان پرسی یا ڕەسوول الله ئەیەزنی المؤمن ممکنە مسلمانێک تووشی زینا بێ فەرموویدا ئەیەسرق المؤمن قال نعم لەوانەیە تووشی زینا قالوا ئەیەکذب المؤمن مەسائلی ئەخلاقی مسلمان درۆ دەکاوتی لە ممکنە مسلمان تووشی زینا بێ ممکنە مسلمان تووشی دزی بێ بەس پێغەمبەر فەرمووی درۆ نا ئێدی ئەمە عکس بۆ تۆ ئێستاکە ئێستا لە لای ئێمە بەوانە دەڵێن بێ باوەڕەوە کەچی لە ئەوروپا درۆ حرامە
ئێمە قسەکەی پێغمبەرە درودی خوای لەسەر کەواتە پێغمبەر فەرمووی ئەتانەوێش بە قەدەر کەسێک شەو تا بەیانی شەو نوێش بکە پاداشتان هەبێ ئەتانەوێ بە قەدەر یەکێ 24 سەعات شەو و ڕۆژ هەر بە ڕۆژوو بێ کەس ناتوانێت بیکە بەڵام ئەگەر ئەمەتان ئەوێ پێغمبەر فەرمووی ئین المؤمن ليدرك بحسن خلقه درجة القائم الصائم مرۆڤ کەی دەگا بە پلەی کەسێک شەو تا بەیانی نوێشکا و بە ڕۆژ بە کامیلی بە ڕۆژوو بێ بە ڕەوشتی جوان ئەی فەرموویان یا ڕەسوڵ الله چاکە چییە فەرمووی البر حسن الخلق چاکە یعنی ئاکاری جوان ئەخلاقی جوان دەستێتت خۆش مامۆستای بەڕێز مەدەوێتن بچینە ناوا شارین کوردستانیشیدا وانجی پرسیارێک هاتیە ئاراستەکردن باش ئاین چاوە باشترە ئاین تەنیا قسە بیتن یانجی بچتێت گفتار و کردارێت نبس قوتن بتكريور قلبت نوكم بداخة ومع الأسف ما لا يستمي بريطاخذت عمالي بيه قد نوكم بلندي يسعك مجتمعي ما برف نخوشية شد برف قيرانات شد برف كشتنة شد وإلى آخره هكم هميش ما لا يبقروا حتى سروكي وحتى شفاني وقواني أمر خالق تطبيق بكين شوفوا هردش ترى بلان قوته ومصلحة بشر وقوته بافعل منظور بقصة من قال كم بي اما زي بيسمان بتسيام بيسمان بونية مثلا حزب الاسلامي كان زور جارن باز دينا كانوا باز سياسة شو كان اصلا لجوهري دين ده فعلا شلون ايش بيكين ابي من عليه باولاده كان من بلين شلون بيعملين بفعل كان من بيعملين لبي دائما منال يا كم شكوري قري لدايكو باوكيوا هر سنه قصي بوبكي او دائما كاريغري تي بلا ريسايكلو لسي كرده وقتك روزانه بيستا كاتوفير كلا لسر او ديني بيستا بكرداري انزام بديو و كديني من بمرة قينيتن روشانه كرداري خوم زي بزيكم لسر ديني خو هر الريقاي خوم وهمو الريقاي كان همو بكرداري انزام دم سكر روشانه من هر شتشي بكم لسر ديني خوم كم بكرداري تي بكم دفيتن مروف هندا كسبن ديفونا مثلا هندا كسبن وقت مروفونا بينتن مروف دينيت مو انت بينتن تويباتي غوتار بيش و كاسيت بانك خاص لمخابني و بتريون كاسا دي آخرين برای اوقات او کریال دفنانی نه. تاکیک جوازه کلوی که من ما کانی عین بکردات بخبک او لسر منا پیوستا من او کرد او بأورني للروجانة تشمان ده يعني بعين رقدانه وهبيت يعني بعين بتوانم بزماني عين والله دموا او اخوي لاخوي ده تطبيق كردني كردار كان عين لجان رجامان وانك على خلق عظيم خوي تبعت القران باسك لكن في غمر ما نقول لك الدسروش اخلاق شي زوان اما دبي اخلاق روشتي قراني والبغين او اخلاق روش زوان لبيتو عملوا كدو قاي شو زوان دبيت رفتار جوان بو خلق جتوانيه لقرتا استفاده بك اگر رفتار تشكرابو خلق برنامج كان تطبيقنا عين بي سي بالريفورما و ريفورمانه به لەگەڵ زەمەنا بگونجێ کە لەگەڵ زەمەنا گونجا تطبیقی کا بێتە کردن اولا مال او مال مرفت داجید دو او قطابخانه مرفت داجید سایدن جواک وکهوی يعني مرف بيك بديجين تماما از بسلمان مثلا من حوالي مسيحيين بلكي بشك زمان مسيحي جزان اوين تشتكى مروفي فكري دايا رفتار نا خفتن تنيا كريال بدن مثلا از بيج بسلمانم دلقال همي مروفاجي تندو تجيني لا دايني دا ابد شو اينه دا ابقى الدين لازم قول فعل بيت لازم مرف او كريوريت مروفي الديف دين تعليم مريفت كتب كريورو پێشەوەی ئاین بکرێ بە گفتار ئەبێ بکرێتە ئەخلاق چکە تۆ ئەخلاق لە هەر تاکێک لە خودی خۆیان ئەخلاقی ئاینی هەبێ ناتوانێت تەجاوزی سنووری ئازادیەکانی خەڵکە ناتوانێت وجدانی ڕێگەی نادا کە دەست درێژی بکاتە سەر ماڵی خەڵک. کەواتە هەمومان متفق بووین سەروێ چەندێ کە ئاخفتنێت دەمێکێدا گرنگیا خۆ هەیە دەما ئەو گوتن بیتە کریار. مامۆستای بەڕێز ئاخفتنی وان بەڕێزانە هەمی جوان و جێهێ خودا بوون و بەحساوی چەندێک کرد کە دەبێتن هەمی تشتێک بێتە پراکتیزەکردن و بێتە کاڕاکردن ناوا ژیانێدا ئەوجا وی دەمیدە گرنگیا خۆ هەبیتن. بزەبڕینە سەر تەوەرێن خۆ مامۆستا. مەدوێت بزانین دەمان بەحسا ئەخلاقی دکەین ناوا جیهانا مەدە وەک جیهانا ئیسلامی بتایبەتیت ناف گەلێ کووردا مەدوێت بزانین تەماشایەکی بکەین بۆ گەلên جیهانی کە چاوا تەماشای vê چەمکەیتکەن و چاوا سەردەریت گەلێ چەندێتکەن. شاعری کورد کە ئیتر لە مسرژیاوە ئەحمەد شەوقی بەێ کە نازناوی ئەمیری شعری عەربی و شوعرای عەربیان پێداوە
ئیدی بەڕەگەز سلێمانیە مەبەستم ئەوەیە بڵێم لەو شعرانەی کە ئەحمەدی شەوقی وتوێتی و پێی مەشهور بووە ئەو شعرەیە کە سەرەتاکەی دەڵێ ئینەمە الئومەم الئەخلاق یعنی بە کوردی یعنی گەلان بریتین لە ئاکار و ڕەوشتەکانیان کەواتە پێمان دەڵێ هەموو گەلێک بە ڕەوشتێکی تایبەت بەخۆی دەناسرێتەوە ئێمە ئەو ڕەوشتانەی یان ئەو ئاکارانەی ئەو گەلەی پێدەناسینەوە لەو ڕوانگەیەوە تەماشایان دەکەین تۆ پرسیارە بکە ئێستا سیارە هەیە پێڵەن سیارەی سایبە چێ دروستی دەکا چەند کۆماری ئیسلامی ئێرە لەو بارودۆخە و لەو قەیرانە و لەو وەزعا تۆ بە مسلمانێکەڵی کاکە بۆ سیارەی سایبە ناکڕی خۆ باشتریشە و کۆماری ئیسلامی لە وەزعێکی خراپایە و وەکو مسلمانێک تۆ دامی بکەی باشە و وەنیە بۆچی ئەچی سیارەیەکی تۆیۆتەی یابانی دەکڕی کە سیارەی تۆیۆتە یابانی ئەوانە دینیان شنتۆیە و ڕەنگە نزیکیش بێ لە ڕادیەک لە بتپەرستی یعنی بۆچی ئەوەندە معجبی سیارەی یابانی بە پارێکی زۆرتریش بە زۆرتریش و ئەوە وڵاتێکی ئیسلامی سیارە دروستەکە نایکڕی ئەڵێن تۆیۆتە و نیسان و چی باشترە لە سایبە ئەڵێ باشە بۆ باشترە یعنی دینەکەی ئەوان باشترە لە دینی ئیسلام ئەڵێ نا ئەی سونعەکە بۆچی باشترە لە سونعی ئەوان ئەڵێن کاکەوانە یابانن هێشتا پرسیارەکە ماوە یاخر یابان چییە دەڵێ یابان ئاکار و ئەخلاقێکی وایان هەیە غەش ناکەن شتەکان جوان دروست دەکەن فێڵ ناکەن چی ناکەن کەواتە لە پشتی دروستکردنی نیسان و توێتە ئەخلاقێک هەیە لە پشتی ئەوە بۆیە دەبینی یعنی بانخواز بێ مسلمان بێ توندڕەو بێ میانەڕەو بێ نەخۆشەکە بێ یەکسەرە چێ بۆ چێ بۆ ئەوروپا ئەڵێ کاکە دەبچۆ بۆ میسر ئەڵێ نابابە میسر چی ئەو میسر ڕئیسەکەی خۆی نەخۆشی زراوی هەبوو بەردی زراوی هەبوو حوسنی مبارەک خۆی چوو بۆ ئەڵمانیا ئێستا تۆ من بۆ ئەوێ نێری ئەی باش ئاڵی ئاخر ئەوروپا چییە لە ئەوروپا ئەخلاقیان پزیشکی ئەوروپی ئەخلاقی هەیە فێڕت لێ ناکە عملیاتی درۆت بۆ ناکە پارەت لێ وەرناگرێ یعنی هەستەکەی لە خۆتەوە ناوی هەر وڵاتێکە برێت تۆ شتێکت بیرەکەوێتەوە یعنی کە ئەنەهۆ لە پشتی دروستکراوەکانیەوە تەماشاکەی ئەمە کە نووسراوە سونعی فڵانە وڵات و ئەو بەو شێوازانە تۆ ئەخلاقێکت بیرەکەوێتەوە کەواتە ئەمە زۆر گرنگە کە ئومەتەکان بە ئەخلاقی خۆیان دەناسرێنەوە تەنانەت شەڕی نێوان دەوڵەتەکان دوجار شەڕی ئاین نییە یعنی منافەسە و پێشبڕچەی نێوان گەلان پێشبڕچەی ئەخلاق یەک ڕووداوێکی زۆر سەیرم خوێندێتەوە لە مێژوودا دەڵێ ئەوروپیەکان زۆر حەزیان دەکرد ئەندەلوس بگرنەوە لە دەستی مسلمانەکان دەری بێنن ئەندەلوس ئەڵێ چەندین جار خەڵکیان دەناردە نێو ئەندەلوس غەرناتەوە ئەشبیلیە و ڤالەنسیە و کە پێێتەوە ڤالەنسیە ئەوی تەماشای ئەخلاقی مسلمانان کەن بزانن ئەخلاقیان لە هەموو هەڵسوکەوتە لەگەڵ یەکە ئەخلاقیان باشە یا خراپە ئەیان گوت ئەخلاق باشە یعنی ساڵانە ڕاپۆرتیان لەسەر دەنووسی دەیگوت مادام ئەخلاقیان لەگەڵ یەکدا باش و تەبان توانامان بەسەریاندا نابێمانە یعنی ڕووداوەکە دەڵێ ساڵێک لە ساڵەکانی دوایی 1492 میلادی ئەندەلوسیان گرتەوە بەری ئەوە ئاڵێ یەک چۆن دەڵێ کە خەڵکیان نرد لە دوکانەکان شتیان دەکڕی هات دوکانی تۆ شتی کڕی وتی پێشتر هاتبوو ئەو ئەخلاقیان دیبوو لە ئەندەلوس کە لە دوکانی تۆ شت زۆر دەکرێت دەتگوت بەسە کاکە من ڕزقی من وڵایی ئەمڕۆ ئەوەندەم دەستکەوت زۆر باشە حەزەکەم لە دوکانی ئەو ئینسانەی تر و ئەو برا مسلمانم بیکڕی ئەیگویا کاک من لە تۆ یەکڕم حەقم چییە ئەیگوت نە بەسە من لە من ئەوەندە دەتکڕی ئەمجا بچۆ ئەو دوکانە ئەوی تر تەحویلێ کرد ئەیگوت لەم تاقیکردنەوەی ساڵانێکی کە هاتنە لای دوکاندارێک گوتیان کڕیارەکە دەیگوت بەس نەبێ ئیتر لە تۆ ئەیگوت کاکە بۆ بەس بێ ئەیگوت نەچمە لای بەرادەرەکەت بکڕم ئەیگوت ناکاکە بۆچی بۆ لای ئەو لای ئەو هەیە لای منیش هەیە یعنی مەبەستم ئەم ڕووداوە مێژوویە بچووکە گەلان ئاوا تەماشا دەکەن گەلان چۆن گەلێک لە گەلێکی دیکە بەهێزتر دەبێت سێری ئەخلاقی با نمونەیەک پێ بڵێم مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ پرسیارێکیان لێم کرد ڕۆژێ لە ڕۆژان گەنجێک پرسیاری لێم کرد وتی مامۆستا ئێمە باوەڕداری وتم بەڵێ گوتی خەڵکی دیکەش بێ باوەڕە وتم بەڵێ وتی باشە خێرە بێ باوەڕان سەرکەوتون بەسەر باوەڕداراندا فعلا جێ پرسیارەیە وتی پێم گوت بێ باوەڕان سەر نەکەوتون بەسەر باوەڕداراندا
بێباوەڕان بە ئەخلاقی باوەڕداران سەرکەوتون بەسەر باوەڕدارانێک کە ئەخلاقیان نییە. یعنی چۆن دەڵێ گوتم مەبەستت ئەوەیە بڵێ ئەوروپا بۆچی سەرکەوتووە بەسەر جیهانی ئیسلامیدا. مامۆستا بەدیع زەمان وا دەڵێ ئەوروپا بە پشت یەکگرتنی یەکدی، بە پێشکەوتنی زانستی، بە ڕاستگۆییان لەگەڵ یەکدیدا، بە یارمەتیدان و پشتگیریان بۆ یەکتر، ئەمانە هەمووی کۆمەڵە سیفەتێکن خوددا ئەم سیفەتانەی خۆش دەوێت لە لای باوەڕدار و بێباوەڕ بەڵێ ئەم سیفەتە جوانانەی کە خوددا پێی خۆشە لە لای کەسێ تۆ پێی ئەڵێ بێباوەڕ، ئەم سیفەتە جوانانە زاڵ بووە بەسەر سیفەتی خراپ لە لای باوەڕدارەکە. باوەڕدارەکە چییە؟ درۆکە، غەشەکە، فێڵ لە یەکترەکەن، قۆرت بۆ یەکتر هەڵدەکەنن، چاڵ بۆ یەکتر هەڵدەکەنن، ملی یەکتر دەشکێنن. ئەمە خوددا ئەم سیفەتانەی پێخۆش نییە، ئەم ئەخلاقانەی پێخۆش نییە، کەواتە ئەوە بێباوەڕی نەبوو سەرکەوت بەسەر باوەڕداری، ئەوە ئەخلاقی جوانی لای بەرامبەرەکەتە کە سەرەکەوێ سەر ئەخلاقیمەدارێکە بخۆ پێ مەطلوبە کە بکەت بەڵام ناکەن نەیکرد. دەستێتت خوش مامۆستا بەرز دەمی ناوبڕێکی هاتی و دێزەڤڕینە فلاوێن بەرز. بینەرن خوشتەوی دووبارە سڵافوە بن بەردەوامین گەلوەدا بۆ درێژە پێدان سەرڤێ تەوەڕێمە دەستنیشان کردی ئاین ئەخلاقە. ئەم سبرس بگەڕینە سەروان تەوەرێنمە دەستنیشان کردینەوە ئاخفتن لەسەر بکەین وەکو زۆربەی جارە ئەم بەحساوی چەندێت بکەین کە گەلێک کورد زەنگینە ئەب کەسانێن عارف لەو مامەدوێتن بچینە جواتەوان جیدا بزانین کە ئایا وان چەوە بەحسا ئاکار و ئەخلاقی کردێت ناوە ژیانێدا. سید عەبدوڕەحیمی وەفاییمان هەیە، شاعیری ڕۆژهەڵات لە ساڵانێک کە چووە بۆ حەج لە 1999 بۆ 1900 هەل لە حەجی تەواو کردو و لەوێ وەفاتی کردووە. وەفایی لە ساڵی 1866 و ئەوانە یعنی دەبێ بە نووسەر و کاتیبی شێخ عوبەیدوڵڵای نەهری. بەڵێ ئەو کات کە دەبێ بە کاتب و نووسەری شێخ عوبەیدوڵڵای نەهری دەڵێت 14 ساڵ لە خزمەتی شێخ عوبەیدوڵڵای نەهری بوو. دەڵێ ئەو کەسانی کە دەهاتنە خزمەتی شێخ عوبەیدوڵڵای نەهری زۆر بوون. ئەویت من چاوم دەجێڕا هەستم دەکرد ڕۆژە لە ڕۆژان یەکێکم بینی هەستم کرد ئەمە ئینسانێکی زۆر خراپە. هەستم کرد ڕەنگە بیاوێ شێخ بکوژێ ڕۆژە لە ڕۆژان، چونکە هەستم دەکرد خەنجەری پێیە، هەستم دەکرد بە جۆرێک مراقەبەی شێخ و چاودێری شێخ عوبەیدوڵڵای نەهری دەکە. مەبەستم لە ئەخلاقی کوردەواری. ئەڵێ بە شێخ عوبەیدوڵڵای نەهریم گوت ئەم کافرە کوشتنی حەڵاڵە. وتی چێ دەڵێ؟ وتم ئەو کابرایی کەوا دێتە مەجلیسی تۆ ئەڕوا و دێ ئۆتۆ چاودێریم کردو ئەو هەیە. گوتی ئەی باشە بەشداری زیکرەکانمانەکە ئەو پیاوە. گوتی ڕاست دەکەی. وتی ئێ لە زیکرەکانمانە هەمیشە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله. بەڵێ وەفایی دەڵێ شێخ عوبەیدوڵڵای نەهری پێی گوتم تۆ چۆن جورئەتەکەی بەوە بڵێ کافر؟ ئەم ئەخلاق گرفتی دینداران چییە؟ یەکسەر تۆ پۆڵێن دەکەن بە بێدینی و بە کافری و بەچی و بەچی. ئەمە ڕەبتی هەیە بە ئەخلاقەوە. ئەگەر دین ئەخلاق بێ و کە دین ئەخلاقە، دین ئەخلاقە، تۆ مافی ئەوەت نابێ وەکو خاوەن ئەخلاقێک وەکو خاوەن ئاکارێک لە خۆتۆ خەڵک کافرکی. ئەڵێ شێخ عوبەیدوڵڵای نەهری گوتی پێمی گوت ئەو قسەی کە تۆ دەیکەی لە دڵسۆزیشتەوەی دەیکەی بۆ من، هەر ئەم بەهانەی کە دەیڵێ زۆر لە گوناهیش گوناهترە. بەجاری قسەی وانێک بە قسەی تر بۆ بکەم. بەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەڕەحمەت بێ محەممەدی کوڕی مابوو دەیگوت ساڵانێک مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە بەغدا لەقەبێکیاندا پێ لەلایەن حکومەتی عێراقەوە کە مفتی دیارە العێراقیە. بەڵێ یعنی بەمانە مفتی هەموو عێراق. ئەڵێ هەستیشمانە کرد ئەو نازناوە گەورەیان بۆیە پێداوە بۆی هەندێک فتوای پێ بدەن بەدڵی ئەوان پێ. وتی دوای ئەو نازناوەیان کە پێدا محەممەدی کوڕی بەڕەحمەدی دەڵێ هاتن بە مامۆستا مەجموعەیەک پیاوی حکومەت هاتن پەیوەندی عێراق و سەدام خراپ بوو لەگەڵ قەزافیە. هاتن بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسیان گوت تۆ فتوا بدە بڵێ قەزافی کافرە.
وتی من نە کتێبێکی قەزافی بخوێندێتەوە نە شتێکیم بینیوە و نە نووسراوێکیم بینیوە و نە قسەیەکیم بیستووە یعنی چۆن ئەو مافەوە خۆم بدەم بەڵێم قەزافی کافرە ئەوە ئەرکی من نییە و ئەوە ئیشی من نییە و ئەوە ئەخلاقی من ئەبینی یعنی ئەمانە هەمووی چین پێمان دەڵێ کە عارفی کورد و زانای کورد زۆر لەم بابەتانە چۆن دەڵێ ئەخلاقی پارێزتوە مامۆستا شێخ تایرێکەڵێ لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بووم ڕۆژێکیان کاتی نان خواردن بوو ئەیوت سێرەکەم پارەیەک لە دەستیتی مەبلەغێک سەفتەیەک پارە لەم دەستەیەتی بە دەستەکەی تریشی هەر خەریکە جزدانەکەی دەربێنێ و پارە دەربێنێ و بیدابەیەکێ بڵێ بڕۆ خواردنمان بۆ بکڕە وت مامۆستا ئەوە چییە دەستێکت گیراوە و دەستەکەی ترت هەر ئەتەوێ پارە دەربێنی وتی ئاخر زەحمەتە بۆم دەرنایە ئێگوتم دەی لەم پارەی لەم دەستەتە پارەیە دەربێنە بینێرە بەو کوڕێ خواردنمان بۆ بێنێ دوای لەوەی جزدانەکەت بخەرە ئەوێ بەڵێ گوتی تا هێرتۆ جێلی وتم بۆ مامۆستا گوتی ئەو پارەی لەو دەستەمە پێشی تۆ یەکێک هێناوێتی ئەمانەتە ئەمانەت خاوەنەکەی گوتوتی مامۆستا ئەو پارەی بە ئەمانت لە لات بێ بۆم هەڵگرێت تا و کاتی داوایەکەم ئەمانەت ئەوە نییە مەبلەغەکە وەکو خۆی هەڵگرم بۆی چەندێکە چەند هەزارە ئەمانەت ئەوەشە کە پارەکەی خۆی وەکو خۆی بۆ هەڵگرم لی دەرنەهێنم و پارەیەتر بخەمە جێگەی تۆ ئێستا بینی پارەیە بێت ئەمانەت لای یەکێدانی تۆ 25,000 داوەتێ ئەو 2,000 دەداتەوە ئەخلاق ئەمەیە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەخلاق ئەوەیە گەنجێک ئێستاکە تووشی گرفتێک بۆ پرسیارێک لە زانایەکی ئاینیەکە زانە ئاینیەکە وەڵامی ناداتەوە لی تووڕە دەبێت لی تووڕە دەبێت کەچی هەر مامۆستا شێخ تایر ئەڵێ لە مەجلیسی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دانیشتوم مولحید هاتووە دانیشتووە لە ژوورەکەی وتی من باوەڕم بە خودا نییە مامۆستا بە زمانێکی شیرین و بە قسەی خۆش و بە پێکەنین و بە علم و بە مەنتیق و بە زانست بۆی سەلماندووە و بەڕێی کردووە و بەم شێوازە مامەڵی لەگەڵا کردو ئەمە ئەخلاقە ئەمە ئەخلاقی زانایە ئەمە ئەخلاقی کەسێکە کە وەکو چۆن دەڵێ ئەو کەسە عارف بێ ئەمە ئەخلاقە کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە جۆی خۆی جۆی لێبووە هەواڵی بۆ هاتوۆتەوە کە فڵان و فڵان و فڵان لە چەندین شوێنە زەمیان کردو و بەخرە بەخڕەبی باسییان کردی ئەڵێ هەمان ئەو شخصانە ئەهاتنەوە لە ژووری مامۆستا مەلا عەبدولکەریم دادەنیشت شێوازێکی ئاختن کرد قەت بەڕوویان نەیدەدایەوە نەیگوت ئێوە درۆ دەکەن ئێوە لە فڵانە مەجلیسا قسەتان بە من گوت و ئێوە واتان گوت و هەر خۆی تێنەدەگەن ئەمان ئەخلاق لەبەرەوە تۆ ئەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریم سێری زانستەکەی سێری ئەم هەموو ئەخلاق بکە بەڵام مامۆستا دەمە جەناوێتە بەحساوان نموزەجین جوان کەت و نموزەجین بەرز کەتن ناوە ئەخلاقیدا ئەوە پرسیارێکت خۆدا دروست کەتن بێژیتن ئایا ممکنە ئینسانێک هەبیت نەدیندارجی بیتن وەکو مامۆستا عەبدولکەریمی هەلسو کەفتێ بکەتن کەواتە ئەوی ئیلهام دینی و ئاینی وەرگرتیە بیە ئەف ئەخلاق دارە یانجی وەک طەبع وەک سروشت وایە ئەم پرسیارە دەکرێت دەڵێن ئەرێ ئاین ئەخلاقی دروست کرد یان یارمەتی دەرێتی و بەهێزی دەکە بەڵێ بەڵام دیارە دوجار وەکو پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریمە الأخلاق کەواتە بەڕاستی دەبێ ئاین ئەخلاق بێ دەبێ هەر خودی ئاین ئەخلاق بێ کەواتە ئاین هاروکارە بوو ئەخلاق ینی جوان ئەم ئیمانەی کە تۆ دەدەبێ بە خودا دەبێ ئەخلاقی تۆ باشتر بێ لە یەکێکی بێ باوەڕ بەس ئێستا تۆ دەبینی مەسئلەی ئەخلاق مەسئلەیەکە لە هەموو نەتەوەکانە بایەخی پێدەدرێت من نمونەیەک پێ بڵێم تەنانەت باشی ئینسانەکان و باشی گەلان بە ئەخلاق دەپێورێ مامۆستا پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ دەڵێ لە ساڵی 1970 لەگەڵ خێزانما چوومە پۆڵەندا پۆڵەندا خۆ ئەو کاتە تازە سەرەتای ئەوکوڵێ هەر سیستەمی شوعی بوو بەڵێ دەڵێ لەو ئوتێلەی کە ئێمە لی دابەزین و دوای چوین پیاسەیەکمان کرد و کە هاتینەوە عادەتەن ئوتێلەکە و ژوورەکەت بۆ ڕێکە خەنەوە ئاڵە گوتمان مادام ژوورەکە ڕێکخراوە بۆ خوای پارەکانمان دزراوە ئەی گوت چەندێ پارەمان هەبووە لە چۆمان داناوە وەکو خۆی دەستی لێ نەدراوە ئەی گوت ئەمە وڵاتێکە پێڵەن پۆڵەندا نمونەیەکی دی دەڵێ ئەو کات کە بۆ دکتۆراکەم چوون بۆ مستر بۆ خوێندن بچم دکتۆرا بێنمەوە لە میسر ئەزهەر وڵاتی موسڵمان وڵاتی سەلاح الدین وڵاتی مەمالیک وڵاتی هەرچی دەڵێ باش نییە دەڵێ کە چوومە ئەوێ جانتاکەم قفڵ کردبوو لەبەر ئەوەی چای ئەو چایی میسر چایەکی خۆش نەبوو لە عێراقەوە چایم بردبوو لەگەڵ خۆمە لەناو
جانتاکەمە دام نەبوو ئەیگوت کە چوومە ئوتێلەکە هەتا دابەزیم و ئەو شتانە قفڵم کردو بوتم خۆ قفڵم کردووە قفڵی پێوێت جانتاکەم بۆ کوێکن وتی هەتا هاتمەوە کارمەندانی ئوتێلەکە بە چەقۆ لە بنەوە جانتاکەیان دڕی بوو چایەکەیان بردبوو ئەویت بە خاوەنی ئوتێلەکە ئەڵێم ئەویت کاکەچیان لێ بکەم 20 کەس لێرە ئیشەکە من توزانم کامیان بردوێتی ئەخر تو ئەم نمونەیە دوجار چی دەبچیت پێ دەڵێ ئەمە کارەسات دەسێتت خوشمامۆستا بە بچینەت ناف شار و شارچین کوردستانی ژی ئەف پرسیار هاتی ئاراستەکردن چەوە ئاینی بکەینە کردارت ناوە ژیانە خودا فەرمو ئیسلام مواقعیت گەرات نەبەس ئەمە نوێژە ڕۆژێک دیجا بچە خراپیە بکێ پیچاتیە بکێ زڵمە بکێ شەهدا زۆریە بدێ ماڵە خەلکێ بخۆێ و إلى آخره ئیسلام مواقعیت گەرات چونکە ئیسلام معنای ئیسلام يعني استسلام يعني تو تسليم امر خالقي بك بوچی اف قرآن هذا دنیای دا نه بس نظام انسانانه یا اجنانشك بلا شك عنده ركنه قصو فعلش بلان فعلك بيش قصوه بابلغيسي پیغمبري خو بيش صال عليه الصلاه والسلام بيش صال بيش خو وحي بو بنيري پروردي كر لسر معامله وروش كردني اخلاقي برجع يعني تل صال باخلاق بفعلي سلماني كامشاي سي پیغمبر انزه هاد باس تعاليمي دينياني كر يعني 50 صال بس اخلاق هالسكوت يعني كر انزه هاد باس تعاليمي نيش كردن ورجوشي واي قد حتى اخوي قرش القران يا ايها الذين امنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله ان تقولوا ما لا تفعلون يو كسواز بزمان او ايمان تانينا بو او شتانك ايلين بكردواناي كان خوای گەورە زۆر ڕقی لەو کەسانەیەکەوە هەر بەدەم قسەکەن و باس دینەکەن و دەمیان پڕ لە دینە و ئەفعالیان ئەفعالێکی شەیطانیە ئۆین ڕەوشتە ئۆین نۆخی مرۆڤی دۆدژیت ئۆین بێت نەبتە بەرژەوەندی و مەسەرەن تۆگە کەسیۆن حزبیۆن هەر تشتێکی دی دوێرێ دۆ ینی ئۆین جوواکی ڕات کرد مامۆستا جوواکی ڕات کرد هەر وەکو ڕۆلێ مەسەرەن پشمەرگەی و ئەگەر تو لە ئاینەشی بە دۆستی لەسەر ئاینەشەوی دەبی بە کردارەوە ئاینە جێبەجێ بکەیت و جێبەجێکردنەکە شووە ڕۆژانە لەسەر بەردەوام بی نەک بڵێ بە کردار ئەەکەم و لە ناخۆ نەتکرد بێت و هەر کەسێک یعنی ئەو دینانە ئەگەر هەموو پێکەوە بین دینی مسلمان بێت مەسیحێ بێ هەموو دینێش بنەمای خۆ هەیە ئەگەر دینی نمونە من مسلمانم کار لەسەر دینی مسلمانی بڕۆم ڕێگایکی ڕاست بگرم و بەرامبەر هەر دینێکی دیگر ناتوانم غەدر لە دینەکانی تر بکەم و باسییان بکەم بە خراپی پێویستە ئینسان بە گشتەکەی ئاینەکەی تابێتە ئاینی مسلمان بەکردار بچێت ئەگەر هەموو مسلمانێک ئەگەر ئاینەکەی بەکردارەوە تەطبیق بکات بگومان ئاینەکەش هەموو بنەمای زۆر باشی تایە بعمل و کردەوەکە یەک بیتن گۆتەکە و عملەکەت یەک بیتن ئەوە شەکەت ناجح دەبیتن ئەگەر عملەکە کردەوەکە بس بقصبوا بزمان بو او نابتن والكلام والاعمال والاقوال بالصحه يعني براسي بهنك تنها بدرو جلسوا ايمان النبي وحسنيات نبي وصداقه نبي وثقه نبي ابي بكردار جيبك الى بر ويخرج دراسي ڕاستی ئاین ئەگەر لە کرۆکی خۆیان شتی باشی تیاابێ ئەوە بەکردار بێ باشتر هۆکارەکەی ئەوەیە تۆ کردار ئەتوانێ محتەوای شتێک تەطبیق بکاوە باشیەکەی دەربخان نەکو قسە دیارە ئەوەی کە ئەمڕۆ تێکەوتوین لەم لە ناو کۆمەڵانی خەڵکا بەعام تا ڕادەیەکی زۆر سوکاتی بە ئاینەکریان ئاین بەلا ڕێدا ئەبرێ ئەوەیە کە ئاین نەبۆتە کردار چکە ئاین کە بووە کردار کەس ناتوانێت لە جوانەکانی ئاین دەربچێە کە ئاین بووە کردار کۆمەڵگەڕێک دەخاتەوە متمانەی کۆمەڵگەرێک دەخات چکە ئاینی پیرۆز بە هەموو دەلیلە ئاسمانیەکان هاتووە کە بۆ ڕێخستنی کۆمەڵگە و بۆ تەباکردنی کۆمەلگە نەگەڵ خەڵەتانی کۆمەلگا ئاکی تاگەر دین ببێت کریۆر دیگە لە باشتر بتن تایبەتی ئەف وتار بێژتمە لەسەر خودبا دێن بەحسی کریۆرێک بێژن هۆسابە و خەیرە و ئەوخواوان خێرە احتیمال ئەوان تشتە تطبیق ناکەن لە مۆپتریەوەنە ئەو قەسێت بێژن خەڵکی مەوەر ناگرتن دوێتن ئەو تشێت ئەوت بێژن دەستپێکی ئەو خوا سەرخوا تطبیقکەن تا ئەو کەسن گوهدار بشێن وێ چەندێ وەرگرن و تطبیق بکەن بله بینرین بەڕێز سوپاس بوان بەڕێزانە کە بەشدار بوون ناڤاوان فۆکس بۆ بانەدا و سەرنجین خۆ ئاراستەی مەکردن سەبارەت پرسیارە هاتی ئاراستەکردن مامۆستای بەڕێز کۆی گشتی ئاخفتنێن وان بەڕێزانە ئەو چەندگەهاند کو ئاینی ئەڕضیەتێک دوێتن ئەو ئەڕضیەت جی دوێتن ئەخلاق هەبوون هەبیتن نەواوی کەساتیەدا حتا بشێتن جێ خۆت ناف کەساتیەکێدا بدۆزیتەوە
تو چەندی گەلێ چەندێ دای کە کەسێک چونکی بەحساوی چەندی کرد محەممەد درودێت خودی سەر بن کەسێکی ئەخلاق بوو یعنی شیا پەروەردەکە جوانە ئەخلاقی بە خود دروست بکەتن ئەو جەهاتە هەلبژارتن بۆ گەهاندنا پەیاما خودایی کەواتە چەند گرنگە پێشی ئەس خوب بینمە دەرێت مەزاهرێت ئاینی ئەس خوب ئەخلاقی بینمە دەرێ و شانازی ئەخلاق بوو نەخۆ بکەم سەرنجێکی جوان بوو سەرنجێکی ڕاست بوو بڕوانە هەمیشە دەڵێم بۆ ڕاستی ئەو قسەیە بسلمێنی بەێ دەبێت بەقەدەر ئەوەی کە دەخوێنینەوە لەسەر ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر لە سەردەمی پێغەمبەرایەتی 23 ساڵەکەی بەێ باس 40 ساڵەکەی تریش بخوێنینەوە بەری ئەوەی ببێ بە پێغەمبەر بەری ئەوە و پێشی ئەوەی محەممەد درودی خوای لەسەر بێ بە پێغەمبەر لەو 40 ساڵی ڕابردوو چی دەبینی دەبینی ئەخلاقێکی هەیە کە تەبایی لە نێو خەڵکدا دروست دەکە لافاوێک هاتووە کەعبەی وێران کردووە بە جۆرێک لە جۆرەکان بەردە ڕەشەکە و حەجەر ئەسوەدەکەی لە شوێنی خۆی لاداوە خەریکە بگاتە ئاستێکە قەبیلە و عەشیرەتەکان شەڕ بکەن لەسەر چێ شەرەفی ئەوەی پێ ببڕێ ئەو بەردە ڕەشە بخاتەوە شوێنەکەی خۆی هەر کەس ئەوە بکات دیارە لە ئاستی ئابووری و لە ئاستی کۆمەڵایەتیدا پێگەی بەرز دەبێتەوە کە وەختی پێغەمبەر درودی خوای لەسەر دێ و پێغەمبەریش نییە هێشتا پێغەمبەریش نییە دەڵێ عەباکەی خۆی دادەنێ بەردەڕەشەکەی دەخاتە سەر دەڵێ ئێوە هەر هەمووتان وەرن یەکی چمکێکی شوێنێکی سوچێکی ئەم عەبایە بگرن و ئەو بەردە بەرزکەنەوە هەموویان بەشدار دەبن اینجا بەدەستی خۆی دایدەنێ مەبەستم چارەسەرکردنی کێشەیەک خەریکە خوێنی تیابڕژێ ئەمە ئەخلاق پێغەمبەر درودی خوای لەسەر دەچێت تیجارەت دەکا بۆ خەدیجە خۆ ئەمە پێشی پێغەمبەرایەتیە ئەم دەستپاکیەی ئەو دەینوێنێ لە تیجارەت و لە بازرگانی و دەستپاکی و ئەم قازانجەی کە دەیکات بێهوکار کە مستقبلی زەواجیژی بکات باڵێ ئەمە مەسلەیەکە دووبارە مەسلەیەکی ئەخلاقیە کاتێککە ئەو لە نێو قەومەکەی خۆیدا ناسراوە بە ئەسادیق الئەمین دوای بە پێغەمبەرایەتەکەی بڕوا ناکەنەڵەن تۆ درۆکەی کەچی لە ڕاستیشدا پێشتر لە قەبەکەی چی بووە سادیق و ئەمین یعنی درۆیان لێ نەدیوە پێغەمبەر پێشی ئەوەی پێغەمبەر بێت درۆی نەکردووە ئەخلاقەکەی ئەخلاقی ڕازگۆیی بووە حیف ئەم هەموو مسلمانەی ئێستا لە درۆدا غەرق بوون ئەمین بووە خەڵک شتی لەلا داناوە ئەمانەتی لەلا تەنانەت ئەوە جوانیەکانە ئەو شەوەی مەککە بەجێ دێڵە و ئەش دەترسی گیانی خۆی کەچی هێشتا خەڵک ئەمانەتی لەلا داناوە ئەبێ ئەمانەتەکانی ئەو خەڵکانەش بجێڕێتەوە یعنی تەسەور کە تۆ یەکێک لە شار وە دەردەنی کەچی لەبەر دەستپاکێکەشی ئەمانەت لەلا داناوە ئەم نمونانەی محەممەد درودی خوای لەسەر پێشی پێغەمبەرایەتی پێمان دەڵێ ئەخلاق بناغەی پتەوە بۆ باوەڕداری دەستێتت خۆش مامۆستا بەرز ئەف ئاخفتنێنها ئەم بەحثکەین شێم بێژم چتت بوارێ نەزەریدا یعنی بەحسا جوانی ئەخلاقی بکەین و گرنگی ئەخلاقی بکەین و کە گەلان چاوانن و عارفا چاوە بەحسا وێ چەندی کریە مەدوێتن ئەم بچینەت بوارێ پراکتیکی و عملی ئایا ئەم چ بکەین تاکو بگەینەوی ئاستی بشین کەسانین ئەخلاق و ڕەوشت بین جوان ڕۆژانین خوددا کەوا بێ وڵاتان بۆ ئەوەی ئاکار و ئەخلاق لە نێو کۆمەڵگەدا پەرەبسێنێ و ورد لە ڕەوشتی تاکە کەسیەوە بگۆڕێ بۆ ئاکاری کۆمەڵگەیی دەوڵەت دەستی هەیە لەم مەسەلێدا دەوڵات دەستی هەیە لەم ڕێیا قانون و یاسا مەبەستە کەواتە بەشێک لەم بابەتانە ئەچێتە خانەی یاسا چونکە میشە پرسیارێکی وا دروست دەبێت هۆشیاری یاسا دروست دەکا یان یاسا هۆشیاری دروست دەکە دەرکەوتووە لە ئەوروپا یاسا هۆشیاری دروست کردووە بە بەڵگەی ئەوەی یاسا کۆمەڵێک سزایدانەوە چونکە کۆمەڵێک بابەتی ئەخلاقی هەیە ئەگەر تەنها لە بواری ئەخلاقا بیهێڵیتەوە سزا و پاداشتی لەسەر نەبێ کۆمەڵگە نایکا بە نەریتێک بۆ ئەو دوای کۆمەڵگە بۆیە دەبینی تۆ یعنی ئێستا گەر ئێستا مۆبایلت پێ بێ و تەلەفۆن پێی لەگەڵ خزمێکتا لە ئەوروپا بەسەری خۆم هاتووە بە دەنگی زۆر نزم قساکە ئەڵێ ئەوە چییە لە چۆی چییە لە ناو پاسام لێرە لە ڕووی ئەخلاقیەوە عیبە لە ناو پاسە من جوابی مۆبایل بم بۆ قسە بکەم و دەوروبەرەکەم ئیزعاجکەم نەختێکی تر کە دابەزیم بۆم کەرەوە ئەبینی چۆنە ئەمە ئاکارێکە دەوڵەت قسەی لەسەر دەکا و کۆمەڵگەش جێبەجێی دەکا هەردوو لە پێکەوە یارمەتی دەری یەکترە بن بۆ جێبەجێکردنی کەواتە مەبەست ئەوە بوو کە مەسئلەی ئاکاری کە کۆمەڵگەکانی پێدەناسرێتەوە مەسئلەیەکی گرنگە زۆر جا گوتومە یعنی ئەوەی کە نمونەی جەنگی دووەمی جیهانی
جەنگی دووەمی جیهانی تاو بووە ئەڵێ خەڵک نان نییە بیخۆن سەرەیان گرتووە ڕیزیان گرتووە بۆ وەرگرتنی پیتاکێک بۆ وەرگرتنی نانێک بۆ وەرگرتنی ژەمە خواردنێک یەکێک سەرەکە تێک دەدا دێتە پێشی پێشەوە ئافرەتێک پێی دەڵێ بشو دواوە لە شوێنی خۆت بۆستە ئەمە لە ئەڵمانیا لە دوای جەنگی دووەمی جیهان ڕوویدا ئەڵێ بابێ من جەنگمان دۆڕاندووە کەی وەختی ئەوەیە سەرە بێمە پێش یا سەرە ببڕمیان دەڵێ ڕاستە جەنگمان دۆڕاندووە بەس ئەخلاقی ئەڵمانی نابێ بدۆڕێنی ئێمەش زۆر گرنگە لەگەڵ ئەم هەموو بارودۆخی بەسەرمانە دێ ئەبێ ئەڵلقەیەک تەرخانکەین بۆ ئەمە ئاکاری کوردانە دەبێ ئاکاری کوردانە نەدۆڕێن ئەم ئاکارە کوردانەی کە ئێمە هەمان بۆ لە باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە ئەم ئاکارە دەبێ پەرەی پێ بدەین ئەوە ئەو مارکەیەیە ئەوە ئەو بڕاندەیە کە گەلی کوردی پێداناسیرێتەوە نمونەت پێ بڵێم لەم ئاشتی کە ئاشتی و پێکەوە ژیان و چەندین جار باسی دەکەین و خەڵکی تر و 1,800,000 ئاوارە و چۆنیەتی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەمانەدا چەند ساڵێکی دی بیرروپۆچوونی زۆربەی لە گەلانی عەرەب و نەتەوەکانی تر و مەزهبەکان دەگۆڕێ بەرامبەر بە کورد بەرەو باشتر چونکە بۆیان دەرکەوت کورد ئەم ئاکارە جوانی هەیە کورد لە شەڕدا باشە تۆ پرسیارێ بکە بۆچی داعش کە نزیکەی 1,600 پێشمەرگەی لە ئێمە شەهید کردو داعش 10,000 پێشمەرگەی لە ئێمە بریندار کردووە کەچی ژنەکانیان ئامادە نین خۆیان تەسلیمی عێراق بکەن دێن بەرەو کوردستان کە سوپای عێراق ناوچەکان دەگرێتەوە ژنەکانی داعش دێن بەرەو کوردستان بۆ دەڵێن پیاوی کورد دەست درێژی ناکاتە سەر ژن ئەگەر ژنی دوژمنەکەشی بێ مە ئاکاری کووردە مامۆستا جەنابێتە ئاماژەدا ئەخلاقی ئۆڕۆپی و غەربی کە ئەو هەمی بارودۆخێکێدا ئەخلاقی خوب پاراستیە بەڵام ڤیگافکی مامۆستا ناوە کۆمەلگاما کوردەواریدا ئەفاخفتنە گەلێکیە باوە دەما بینی ئەخلاقێکی نەباش ناو کۆمەلگەهێدا هەبیتن دەبێژنێ ئەف ئەخلاقە ئەف نەریتە هەمیە کافرانە بوو مەهاوەردەکری یانکو ئەم مبتەلا بووینە ئەخلاقی وانیت خراپ تو چت بێژی بۆ چەند هەڵەیەکی گەورەیە چونکە بە بەڵگەی ئەوەی کە گوتمان ئێستش خەڵکی ئێمە شتومەکی ئەوانی پێ باشترە لە ئێمە هەڵسوکەوتی ئەوانی پێ باشترە لە ئێمە خەڵکی ئێمە پرسیارێکی تر خەڵکی وڵاتانی مسلمان بە توندڕە و میانە ڕەو لە ئەوروپا دەژین یا لە مصر و سعودیە بێگومان ئەوڕۆ بۆ چوونە ئەوێ لیان دەپرسی کۆڵە دەڕێکاکە لێرە قانون هەیە لێرە ئەخلاق هەیە لێرە ئاکار هەیە لێرە کەس ناود ناهێنێ ئەما بۆت دەژمێرێ هەمووی باسی ئەخلاقە یانکو ئەف چەندەوێت چەندەی ناگەین مامۆستا کە پێناسەمە بوو ئەخلاقی پێناسەکە دروست نییە ئەمە پرسیارە جوانەکە کەواتە ئەبێ وتم ڕەوشت ئاکار خوو نەریت عادەت گشت ئەمانە جارێکی تر بێتەوە پێناسەکردن کە ئەوە پسپۆڕەتی من نییە بەس من ئەتوانم ئەوەندەی تێدا بڵێم جا پرسیارێکی تر پێ بڵێم زۆر جار قسەیەکی خراپ فێر بۆ مسلمان مسلمان فێری قسەیەکی خراپ بۆڵێ کاکە ئیسلام خۆی جوانە بەس ئەوە منی مسلمانم خراپم ئەخلاقی خراپی من لەسەر ئیسلام حیساب مەکە چۆن حیساب ناکرێ ئەی تۆ هەرسۆ کەوتەکانت هەموو ڕۆژ خراپ بێ و ناشرین بێ خەڵکیش ئەزانێت تۆ مسلمانی هەر لەسەر ئیسلامی حساب دەکە من نمونەیەک پێ بڵێم ئەگەر باوەڕدار بی و عیباداتیشت هەبێ ئەخلاقت نەبێ پێغەمبەر چ ناوێکی لێ دەنێ ناوی دەنێ مفلیس ئەدە سێری ئەم فەرمودەیە بکە بە ئەو کەسەی دەڵێ ئەخلاقی خراپی من لەسەر ئیسلام حساب مەکەن ئەڵەن چۆنی حساب والله حسابیش دەکرێ و بە زیادیشەوە تۆ بیتە نوێنەرێکی زۆر خراپی دینی ئیسلام پێغەمبەر فەرمووی ئەتەدرونە من المفلیس ئەو خۆ فەرمودەی پێغەمبەر و لە ئیبتیدایی خوێندومانە ئەگەر کەس نەیزانێت لە ئیبتیدایی خوێندومانە وتیان المفلیس فینا من لا درهم له ولا متاع پێغەمبەر فەرمووی مفلیس چێە مایە پوچ چێە ئیفلاسی کردووە وتیان یا ڕەسوڵڵاه ئەو کەسەیەکەوە پارە و درهم و مەتاع و هیچی نەما بێ فەرمووی المفلیس من یەتی یوم القیامەتی ڕۆژی قیامەت مفلیس ئەو کەسەیە کە دێ نوێژی کردووە بە ڕۆژوی کردووە زەکاتی داوە مانای جانب بە دینەکەی هەموو جێبەجێ کردووە یەتی وەقت شەتەمە هذا وقذف هذا وأكل مال هذا وضرب هذا ئەمە هەمووی ئەخلاق لەوی داوە سەری ئەوی شکاندووە پارەی ئەوی خواردووە تۆمەتی بۆ ئەو دروست کردووە ناوزڕاندنی بۆ ئەو کردووە هەرچی چاکەی هەیە دەدرێ بەو کەسانی کە ئەم لە ڕووی ئەخلاقی قەدری لێ کردوون ئەگەر خۆ چاکەکانی تەواو بوو خراپەی خەڵکە خرێتە سەری کەواتە دەرکەوت مفلیس بهێناسەی پێغەمبەر ئەو مسلمانەیە کە نوێژ و ڕۆژ و زەکاتی هەیە بەڵام ئەخلاقی نییە ئانکو دینی دەمێکێدا جەوهەری خۆ هەیە
دما اخلاق گلدا بیتن دستت خوش مامۆستای بەڕێز نەچارین دێ بچینە دوماهەیە بێ خەڵکی ئینین و زۆر سپاس بۆ بینەریاوایین بەڕێز ئەو سپاس بۆ هەفکارن بەڕێژی بمینم خێر و شاد تا خەڵکەکەدی بگەینەیەک